وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت کە بە نێوەندگیری ئەمریکا لە پاریس، ئیسرائیل و سووریا گەشتە ڕێکەوتن و وتیشی کە ڕێکەوتنەکە لەبارەی سەقامگیرکردنی ناوچە سنوورەکانی نێوان ئەو دوو وڵاتەیە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاگەیەندراوێکدا وتی کە لە پاریس چاندی ئیسرائیل و سووریا بە نێوەندگیری ئەمریکا کۆبوونەتەوە و گەیشتوونەتە ڕێکەوتن لەسەر چەند خاڵێک و وتیشی کە هەردوو لە کۆک بوون لەسەر ئەوەی کە کار بکرێت بۆ زیادکردنی ئاسایش و سەقامگیری ناوچەکانی نێوانیان. ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە هەردوو لە بڕیاریان داوا میکانزمێکی هاوبەش دابمەزرێنن وەک سنتەرێکی تایبەت با پەیوەندیکردن بۆ ئاسانکاریکردن بۆ هەماهەنگی دەست بەجێ و بەردەوام لەسەر هاوبەشیکردنی هەواڵگری، وەکەمکردنەوەی پەرەسەندنی سەربازی و بەشداریکردنی دیپلۆماسی و دەرفەتە بازرگانیەکان لە ژێر چاودێری ئەمریکادا. وتیشی ئەم میکانزمە وەک سەکۆیەک دەبێت بۆ چارەسەرکردنی هەر ناکۆکێک بە خێرایی و کار دەکات بۆ ڕێگە خۆشکردن بۆ لێک تێگەیشتنێکی هاوبەش. بەڵە بەڕێزان سەبارەت بە ڕەوشی ئێستای سووریا وەک دەزانن کە دیارە چەند ڕۆژێکە بە دیاریکراوی لە دوێنێەوە کە ژمارەیەکی زۆر لە تانک و زرێ پۆشی حکوومەتی سووریا ڕەوانەی بەشێک لە ناوچە کوردیەکان و تەنانەت باس لەوە دەکرێت خەریکە دەبرێنە ناوچەکانی ژێر دەسەڵاتی هەسەدەوە و هاوکات لە دوێنێەوە بە تایبەت هەردوو گەڕەکە کوردنشینەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە کراونەتە ئامانج و بەهۆی هاوڵاتی سڤیل بوونەتە قوربانی و باس لەوە دەکرێت کە پێشێلکاری یەکێک لە یاساکانی جەنگ کراوە ئەویش کردنە ئامانجی یەکێک لە نەخۆشخانەکانەوە هاوکات دۆخی ئێستای سووریا بەرەوکوێ دەچێت و کاتێک کە باس لە ڕێکەوتنی دەی ئازاری نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع واتە هەسەدە و حکوومەتی سووریا دەکرێت بۆچی هەر کاتێک کە ئەم بابەتە باسی لێوە دەکرێت و ڕاستەوخۆ و گرفتێکی دیکە لە ناوخۆی سووریادا دروست دەبێت و جەنگ دێتە پێشەوە و پێشبینیەوە دەکرێت کە ئەم جەنگەی کە ئێستا هەیە یاخود ئەم پێکدادانەی کە هەیە جگە لە ناوچە کوردنشینەکان ماڵ دەکێشێت بۆ ناوچەکانی تری ژێر دەسەڵاتی هەسەدەوە. من گفتگۆی زیاتری ئەم بابەتانە و کۆمەڵێک پرسی دیکە دەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت سووریا لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح پسپۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان لە پانۆرامای هەواڵەکاندا. دەمێ بزانم کە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لەم کاتەیە سادا هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لەگەڵ سوپای سووریادا پێکدادانیان ئەنجامداوە بە تایبەت ئێستا بەشێک لە ناوچە کوردنشینەکان بوونەتە قوربانی بە تایبەت شێخ مەقسوود و ئەشرەفیە لە حەڵەب. بەڕاستی نازانم مەگەر پەیوەندی ئەو پەلامارانەی دووگەڕێکی کوردی لە حەڵەب پەیوەندی هەبێ بە کۆبوونەوەی ئیسرائیل و سووریا لە پاریس کە دیارە ئەمریکا چاودێری ئەکات، بەڵام پەلاماری کورد لەو دووگەڕەکە شتێکی تازە نییە. دیارە هەر درێژکراوەی سیاسەتی حکوومەتی شەرع لە دوژمنایەتی لەگەڵ پێکاتەکانی دیکەی سووریا پێشتر دیومانە کە کۆمەڵکوژی عەلەویەکان کۆمەڵکوژی دروست و هەروەها ئێستاش کۆمەڵکوژی کورد ئەمە یەکەم جاریش نییە دیارەکە پەلاماری و گەڕەکانیان پێشتریش پەلاماریان داوە. هەندێک دیارە وەکو هەواڵەکان ئەڵێن دەیان کەس کوژراوە کامانە زۆربیان کە خەڵکی مەدەنین هەروەها زۆریش ئاوارە بووە. دیارە هەندێک لەمانە خۆیان ئاوارەی ئافرین کە تورکیا داژێری کردووە بەرەو شوێ چوون. بەڕاستی نازانم نەمتوانی لە هەواڵەکانە دەستم بکرێ بۆ شوێ چوون، بەڵام دیارە ئەم ناکۆچیانە و ئەم شەڕ لێرە ناوەسێ بەردەوامە بێت لەبەرەوەی کە سووریا وڵاتێکی پەرێشانە بە وڵاتێکی ماندووی جەنگە و هیچ ستراکچەرێکی نییە تاکو بتوانرێ لێوە حکومڕانێکی بڵێن حەکیمانە بەڕێوە بچێت. باشە کەواتە کاک دکتۆر بۆ پێیکە لە سەرەتادا ئاماژە بۆ کرد کە کۆبوونەوەکەی نێوان سووریا و ئیسرائیل با نێوەندگیری ئەمریکا لە پاریس تا چەندێک پەیوەندی بەم بابەتەوە هەیە. دەمێ بزانم کە پێتان وایە ئامانجی ئەمریکا چییە؟ بۆچی ئەمریکا دەیەوێت ئەم دۆخە دروست بێت؟ ئەگەر هەدەفی ئەوە بێت سەقامگیری سووریا مسۆگەر بکرێت، بۆچی دەیەوێت ئێستا ئەم دۆخە لە بەشێک لە ناوچەکە کوردنشینەکان بە تایبەت دروست بێت؟
بڕوان ناکەم هیچ لایەنێک لەوانەی لە سووریا چالاکن بیانەوێت سقامگیری بێتە سووریاوە. ئامانجی ئیسرائیل لەم کۆبوونەوانە دیارە، ئەویش ئەوەیە کە باشووری سووریا بێچەک بکرێت، چەکی لێداماڵێت، هەروە ئیسرائیل لەسەر قولەکان یا لەسەر بەرزایەکان سوپای هەبێ، سوپای چاودێری هەبێ. بەڵام سووریا داواکاری کەمتر. سووریا داواکاریەکەی ئەوەیە کە هیچ هێزێکی دەرەکی لە سووریا نەمێنێت. دیارە لەوەش مەبەستی لە هەسەدەیە هێزەکانی پاراستنی سووریا کە دیارە کورد پێشڕەویەکات. من نازانم ئەمڕۆ بەچۆ گەیشتون، بەڵام بە هەر جێگەیە گەیشت بن زۆری پێ ناچێ هەڵەوەشێتەوە. باشە. ینی هیچ لایەشیان ناگەنا ئەو ئامانجێ کە ئایانەوێت. باش کەواتە دکتۆر دەمێ بزانم ئامانج لەوە چییە کە زۆر کات باس لە نزیکبوونەوەی کاتوە دێ ڕێکەوتنی دێ ئازاری نێوان ئەحمەد شەرع و مەزڵوع عەبدیدا دەکرێت، دۆخێکی وا لەم شێوەیە لە سووریادا دەگوزارێت. پێتان وایە ئامانج ئەوەیە کە ڕێکەوتنی دەی ئازار جێبەجێ نەکرێت؟ ئەگەر بێت و حاڵەتێکی لەم شێوازە بێتە پێشەوە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرێت، ئەوە چارەنووسی کورد لە سووریا و لە حکوومەتی داهاتووی سووریادا چی دەبێت؟ بۆ پێی ئێستا حکوومەتێکی دەتوانین بڵێن کاتیە. ڕاستە، یعنی بڕوان ناکەم سووریا لێرەوە بۆ جێشی بەختەوەرتر بچێت. ئەو ڕێکەوتنی کە لە بینی هەسەدە و لە بینی حکوومەتی شەرع هەیە بەڕاستی ڕۆشن نییە، چونکە ئەوان پێڵێن ئیندیماج یەکگرتن. من نازانم چۆن هەسەدە کە هێزێکی پەنجا ینی بە جیاواز ئەخەمڵێنرێ، بازێگەڵێن 50,000، هەندێکی کاڵێن 90,000 کە ئەمانە هێزێکی زۆر بەهێزن و لە 5 گروپا کۆبوونەتە لە ئەفرو لە 3 گروپا کۆبوونەتە و ئەمریکا مەشقی پێکردوون. ئەمانە سەربازی زۆر جەناوەرن، دیارە هەمووشی کوردنی لە سا 40 کورد ئەوەی بزانم پێکاتێکی تێکەڵە لە پێکاتی جیاوازی سووریا، عەرەبە و تورکمانە و ئاسووریە و عەلەویە و دروزە و بەم جۆرە. ینی ئەو جۆرەی کە ئەوان ینی تێگەیشتنی هەردوو لا جیاوازە لەو یەکگرتنە، دیارە دەسەڵاتی شەرع و تورکیا بەبات لێشیان جاکەمەوە دەسەڵاتی شەرع ئەوێت کە ئەم هێزە بچێتە پێ بە بەشێک لە سوپای سووریا و ئەو یان وەزیری بەرگری هەموو ئەمریکیان بابەسرە. ئەمە خەیاڵێکی بێمانایە بەڕاستی زۆر زۆر زەحمەتاوە. کوردیش مەبەستی تێگەیشتنی کوردی ڕەنگە ئەوە بێت، دیارە پێم پێشبینیەکەم ئێستا ڕەنگە ئەوە بێت کە بیانەوێت زۆرێک لە پەیوەندیان بەیەکەوە بێت و شەڕ نەکەن. یعنی ئەم تێگەیشتنە زۆر زەحمەتە، خۆ ڕەنگە جۆرێکی تر لە تێکەڵبوون پێشنیار کرایە. بەڵام ئەگەر هەموو شتێک بخەیتاولاوە، من زۆر بە زەحمەت ێزانم هەسەدە لەگەڵ سوپایەکدا تێکەڵ بێ کە زۆربەی زۆری پاشماوەی ئەوانن کە بەشدار بوون لە شەڕی کوردە. دیارە لەو شەڕی داعیشە نزیکەی 12,000 تا 20,000. باشە، کەواتە ئەگەر بێت و هەسەدە بەوە ڕازی نەبێت و با ڕێکەوتنەکەیەکی نیسان ڕازی نەبێت، دەمێ بزانم کە چ ڕێگایەکی دیکە هەیە کە کورد و بە تایبەت هەسەدا بیگرێتە بەر بۆی کە بتوانرێت لە سووریایەکی نوێدا هەژمونی هەبێت، بۆ پێی کە هەڵبەت لە سووریادا جگەل لە هاوڵاتی سووری وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد کە هەم کورد هەیە، هەم کلدانی و سریانی هەنەوە و نەتەوەکانی دیکەش لە وعەلەویەکانیش بێمان نەچێت لە سووریادا بوونیان هەیە. دەبێت بزانم کە ئەگەر بێت و پابەندی ڕێکەوتنەکەیەکی نیسان نەبن، ئەو کاتە چی دەگوزارێت؟ چارەنووسی هەسەدە بەرەو کوێ دەچێت؟ یعنی پێشەوەی وەڵامی و پرسیارە دیارە ڕەنگە وەڵام پێ نەبێ، بەڵام پێشەوەی تاوتوی بکەم.
پێشەوەی ئەو پرسیارە تاوتوە بم حەز دەکەمەوە بڵێم کە هەسەدە خۆشی ئازاد نییە. هەسەدە وەکو بڵین سوپای پیادەی ئەمریکایە لە سووریا. ئەمریکا زۆر پێویستی بە هەسەدەیە بۆ کۆمەڵێک گرفتی ئەو ناوچەیە، لەوانە پاراستنی بەرژەوەندی ئیسرائیل، لەوانە ڕێگرتن لە تورکیا کە هەژمونی بێتە سەر سووریا، نەهێشتنی زنگ و بنەوەی داعیش، کۆمەڵێک گرفتی دیکەیە. ئەمە ئەوەیە کە هەسەدە خۆشی ئازاد نییە تا ڕادەیەکی زۆر. ئەمریکایەوێت یعنی بابزانی ئەکتەرەکان شێن. ئەکتەرەکان دیارە قەتەر و وڵاتانی خەلیجی عەرەبیە، ئیسرائیلە، تورکیایە باشە لەگەڵ ئەمریکا. باشە کەواتە باس لەوە دەکەی کە هەسەدە ئازاد نییە وەکو باس لێوە کرد. ئەی کەواتە حکوومەتە کاتیەکەی ئەحمەد شەرع ئازادە سەربەخۆن؟ نەخێر حکوومەتە ینی بەڕاستی خۆڕەنگە حکوومەتەکەی شەرع لە هەموو کەسێکی تر ئەگەر وشەی کوردی ئەگەر وشێوا لە کوردیابێ نائازادتر بێت. یعنی پەیوەستە بە خەتەرەوە، پەیوەستە بە تووشیاوە فشاری ئیسرائیلی لەسەرە بۆی بینین. ئیسرائیل لە دڵخانی ئەسەدەوە تاکو ئەمڕۆ 600 جار ئاسمانی سووریایی بەزاندووە، 400 جار سنووری سووریای بەزاندووە. یعنی ئەمە فشارێکی زۆر زۆرە لەسەر حکوومەتی شەرع. حکوومەتەکەی شەرعیش بۆ نەبێ حکوومەتێکی یەکگرتوو بێ، کۆمەڵێکی زۆر جیاواز بە بیر و باوەڕی جیاوازی تونڕەوە لەو حکوومەتە جیان بۆتەوە. ئەمانیش خۆیان لە نێو خۆیانە یەکگرتوو نین. هەتا چەند ڕۆژێ لەمە پێش هەواڵێ بڵاو بووە کە گوایە ئەحمەد شەرع برینار بوون. ینی بەڕاستی نازانم، بەڵام ئەگوترا کە گوایە لە ناو کۆشتی کۆماری خۆیە بۆ بەشەڕ لێیان. یعنی ئەوە هەواڵێکی ڕاز نییە، بەڵام لەگەڵەوە شاد پیشانی ئەیە کە تا چ ڕادێک حکوومەتی سووریا پارچە پارچەیە. بە بۆچوونی من لێرەوە بۆ هیچ جێگەیشی دیکە ناچین، ڕەنگە سووریا لە کۆتاییە وەکو عێراقی لێبێت. کاتە میشویستم پرسیاری ئەوە بکەم دکتۆر، هەمیشە ئەو دەوڵەتانەی کە لە سایی ئەمریکاوە دەڕوخێنرێن یاخود ڕژێمەکەیان دەڕوخێنرێت و گۆڕانکایی بەسەردادێ هەڵبەت ڕژێمێکی دیکتاتۆری وەکو باسی لێوە دەکرێت، دواتر مودەیەکی کەم ئەمنیەت و ئاسایش بەخۆیانەوە دەبینن. نمونەی ئەفغانستانمان هەیە و نمونەی عێراقمان هەیە. دەسەوەریەوە دەکرێت بە هەمان شێوە سووریا شارە نووسی وەکو عێراق بێت، یاخود سووریا دۆخێکی جیاوازتری هەیە. یعنی بوو بۆ چوونەکەی تۆ زۆر ڕاستە، بەڵام با تۆزێ بگەڕێنمە دواوە. یعنی بۆچی ئەو وڵاتانە مەسەلەن سووریا، ئەفغانستان، لیبیا، عێراق، یەمەن، ئەم وڵاتانە بۆچی کە بڵین داگیر دەکرێن، دیارە داگیرکردنەکە بە خۆڕایی نییە لە ئەنجامی شتێکە. بۆ نمونە عێراق تاوانبار کرابوو بە کۆمەڵێک شت لەوانە گوایە کە چەکی کۆمەڵکوژی هەیە، کە وڵاتێکی وەکو عێراق، وڵاتێکی وەکو سووریا هەرچی دەستگای هەیە لە دەوری بنەماڵەیەک دامەزراوە. گرفتەکە لەما چییە؟ کە ئەم بنەماڵەیە ئەڕوخەیە دەستگا نامێنێت. بەراوردی ئەو وڵاتە بکە، وڵاتێکی وەکو سووریا و عێراق بە بەریتانیا. ئێستا بەریتانیا لەکوێوە ڕوخێت نازانم بەڕاستی، چونکە دەسەڵات لە یەک جێگایە نییە. لە سەدامی عێراقا یا لە عێراقی سەدامە، لە عێراقی سەدامە دەسەڵات هەر هەمووی لە دەوری سەدام حوسێن دامەزرا بوو، کە سەدام حوسێنە ڕوات دەستگا نامێنێت، دەستگای دەوڵەت نامێنێت، چونکە دەستگای دەوڵەت نەبووە، دەستگای خێزان بوو، دەستگای کەسێک بوو. کە ئەمە ڕوو ئەیات لەبەرەوە جارێک کە زۆر 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 زەحمەتە بتوانی کە بەعەرەبی پێڵێ موئەسەساتی دەوڵە، موئەسەساتی دەوڵە یان دەستگای دەوڵەت دابمەزرێنیتەوە. لە عێراقا لە سووریا هەرگیز پەرلەمان نەبووە، دەستگایەکە بۆ کە سەدام حوسێن بەکارهێناوە کە چۆ دەژوورەوە هەموو لەبەروی چەپڵەی بۆ لێبن. ئەمە پەرلەمان نییە، پەرلەمانەوەیە کە بتوانێت بڕیار با و قانون دابنێ
جیاواز لە حکوومەت و لە هەموو دەسەڵاتێکی دیکە. ئەوە گرفتەکە ئەلەوە لە سووریا دەستگا نییە، لەبەرەوە دەستگاکان چێ دایامەزرێنیە کۆمەڵێک کەسی چەکدار ئەچنە سووریاوە ئێمە دەستگاین. ئەحمەد شارەف خۆی لە باگراوندێکی چەکدارەوەات. باشە کەواتە دەتوانین بڵێن کە چارەنووسی سووریا هاوشێوەی ئەفغانستانی لێرە جگەل لە لیبیا و ئەو ناوچانی دیکە مەڵێم خراپتری لێ چونکە ئەفغانستان بەڕاستی ئەکتەری سەرەکی لە ئەفغانستانە ئەگە پاکستان و ئەوانی لێ دەکەیت قەتەر و ئەمریکا بوون، بەڵام لە سووریا تەنها یەک کاراکتەر نییە، وەکو وتم قەتەرە سووریایە کۆمەڵێ سوپای تونڕەوە گروپی تونڕەوە کە قەتەر و سووریا ببخشە قەتەر و تورکیا دروستی کردوون پاژماوەی داعیشە، ئەمریکایە، ئیسرائیلە، کوردە، یعنی زۆری دیکەیە. ئەمە ئەم تێکەڵاوە زۆر زەحمەتە بتوانرێ وڵاتێکی ئارامی لێ دروست بکرێ، بتوانێت دەستگای لێ دروست بکرێ. باشە کەواتە دەبێت لەو نێوەندەدا هەسەدە چۆن مامەڵە بکات دکتۆر، دەبێت هەسەدە چۆن مامەڵە بکات بەتایبەت ئەو ناوچانەی کە لەژێر کۆنتترۆلی هەسەدەدا چۆن پارێزراو بێت لەو جەنگی کە باسی لێوە دەکەی، لەو شێوازە دەسەڵات و پاوانخوازی کە باسی لێوە دەکەی لە بەشێک لە ناوچەکانی دیکەی سووریا کە لەژێر دەسەڵاتی حکوومەتەکەی ئەحمەد شەرعدایە. بەڵێ ئێستا چونکە بەڕاستی زۆر زەحمەت توای وڵای پرسیارێک بەمەوە ئەگەر نەتوانم هەندێک سێنارێ وەربگرم بازارێ حەڵەب دەرکەین، چونکە لە ناو حەڵەبە ئەو دووگەڕەکە ئەشرەفی و شێخ مەخسوود ئەوانە دووگەڕێکی کوردین کە دەوروبەریان حکوومەتی شەرع حکومیەکە دەوروبەریشان هەمووی عەرەب بن، ینی کوردی لێن یارە و دووگەڕەکە کوردی لێیە باشە ینی لەم لاولۆلا، بەڵام ئەو دووگەڕەکە بە زۆری نەکوردن. با ئەمە لەو هاوکێشەیە دەرکەم ئەجا بێم بۆ بەری ڕۆژهەڵاتی فورات کە بەدەست حەسەدەوەیە کە ئەمیژە لەسەر سێی پانتایی سووریایە. ئەمە چۆن بپارێزێ وازم لە هەڵە بێنە، یعنی پاراستنی ئەمە بەڕاستی بەسراوە بۆی تا چەند ئەمریکا ئامادەیە لە سووریا بمێنێتەوە و پارێزگاری لە حەسەدە بکات. خۆگەر ئەمریکا یان ترەمپ، ئێستا ئەمریکا بۆ بە ترەمپ و خۆی زانی، ئەگەر ترەمپ سپینیە لە خەوەستا و بڕیاریە پێویستی بەم سەرێشەی کوردنیە و ئەم سەرێشەی سووریانیە وەگەڕێتەوە دواوە دیارە حەسەدە بەرگەی هێرشی تورکیا و حکوومەتی سووریا و وڵاتانی عەرەبیش ڕەنگە بێتە سەر ناگرێت. ئەمە سێناریۆیەک. سیناریۆیەکی دیکە ئەوەیە ئەمریکا لە سووریا ئەمێنێتەوە و حەسەدە ئەپارێزیە لەبەر چی پارێزیە؟ لەبەرەوەی کە خۆی بەرژەوەندی هەیە نایەوێت سووریا بکەوێتە دەست تورکیا و وڵاتانی دیکە، هەروەها ئەشێوێ بە پارێزگاری لە بەرژەوەندی ئیسرائیل بکە، ناوێت دەوڵەتێکی ئیسلامی تونڕە و لەویا دروست بێت سبەینی بێ بە هەڕەشەیەکی گەورە چۆن حیزبوڵڵا لە باشووری لوبنان چی لە ئیسرائیلە کرد، ئەمیژوو جگەیشی وای لە دروست بێت و هەموو ڕۆژێ پەلاماری ئیسرائیل باچووکە بیرمان نەچێ بە نیسبەت ئەمریکاوە ئیسرائیل خەتی سوورە. بەرژەوەندی ئەمریکا بەرژەوەندی ئیسرائیل بەرژەوەندی ئەمریکایە. ئەمە گومانیتیانە. ئەگەر بمێنێتەوە لەوێ و پارێزگاری بکات لەبەر پارێزگاری ئیسرائیل ئەو دەم باشە ئەسەندە خۆی وردە ئەسەسپێنێت. زۆر باشە. دکتۆر ئەگەر بینە سەرەوەی کە تا چەند ئەگەری هەیە ئەم دۆخی ئێستای سووریا بەشێکی دیکە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرێتەوە بە تایبەت وڵاتانی دراوسێ وەکو ئەوەی کە هەمیشە باسی لێوە دەکرێت هەر جەنگێک ڕوو بدات ڕاستەخۆ کاریگەرەکەی لەسەر عێراق دەبێت بۆ پێی کە عێراق
لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەقی ململانەی یەکلاکەرەوەی نێوان چەند دەوڵەتێکە و بەتایبەت ئەو دەوڵەتانەشی کە لە دەوروبەریدان بەردەوام لە گرفتدان هەرەکە لە ئێران تورکیا دەوڵەتەکانی دیکەی دەوروبەری و بەتایبەتیش ئێستا کە سووریا دۆخی ئەمنی نالەبارە دەمێ بزانم کە پێشبینیەوە دەکرێت کە ئەم جەنگە بگوازرێتەوە بۆ نزیک فرات یعنی گومانیتیان نییە بۆ نمونە ئێران کە لە نزیکی عێراقە تا ڕادەیەکی زۆر بەهۆی ئێرانەوە عێراق نائارام بووە چونکە ئێران بۆ بەهێزێت لە عێراقدا ئێران بۆ بەهێزێت ئەمریکاش و ئیسرائیلیش ئەوەیان پێ باش نییە بۆ ئەگەر سووریا بە نائارامی بمێنێتەوە بۆ عێراق زەحمەتترە بتوانێت سنووری خۆی پارێزێت و وڵاتێکی ئارام بێت خۆگەر لە سینارویەکە ئەگەر ئێمە وەریگرین ئەگەر سووریا بێ بە وڵاتێکی با بڵین دیموکراتی و ئارام و هیچ گرفتێکی نەبێت ئەوە پاپشتێکی زۆر باش بۆ عێراق لەبەرەوە هەمیان بەیەکەوە ڕۆن بۆ نمونە تورکیا پێشتر گرفتێکی زۆر گەورەی نەبوو لەگەڵ عێراق بەڵام کە دەسەڵاتی ئێردوغان هات و ئەم بەزمی ئیسلامی و شتەی دروست کرد ئێستا بەشێکی زۆر زۆری کوردستانی باشووری داگیر کردووە ئەیبینین کە ینی عێراقی نائارام کردووە تورکیا سووریای نائارام کردووە تورکیا لە وڵاتەکانی دیکەش ئەم بەزمای ئەژێڕێ ینی گرفتی لە لیبیا هەیە لەبەرەوە زۆر گرنگە کە وڵاتێکی ئارام دراوسێ بێ بۆی بتوانێت ئەوی هاوکار بێ لە پاراستنی ئارامیە باشە کەواتە پێویستە عێراق چۆن خۆی بە دوور بگرێت لەم جەنگە ینی عێراق ئەگەر سێناریۆیەکی کە وەرگرم عێراق خۆی بێ بە وڵاتێکی ئارام ڕەنگە بتوانێت هاوکاری ئارامی سووریا بکات ئایا ئێران ئایا عێراق ئەبێ بە وڵاتێکی ئارام من زۆر بە زەحمەت ێزارم بە ئەقڵی ئارامی لە عێراقانێ کەی تۆ ئاخر جالیوە لە سەرکردەیەکی سیاسی کورد عەرەب تورکمان بوو باسی خزمەتگوزاری خەڵک بکە باسی شەمەنەفەر و قەستەخانە بکە هەر هەمووی پەنجەی ڕاوەشێنێ و ڕەشە لەوی دیکە ئاکە ئەمە نەزانین و نەبوونی سیستمێکی سیاسی ئارامە ئەم کەسانە لە جێیەکەوە هاتوون کە سیستمیتیانە بووە بەشێک بووە لە قواتی بەدر لە ئێرانە شەڕی کردەوە ئێستا هاتوو حکومەکە پێشمەرگە بۆ لەو شاخە دابەزیوە ئەوێ بە ئەقلی شاخەوە حکم بکات ئەم ئەقلی شاخە ناتوانێ زۆر جارم وتۆتەوە ناتوانێ حکمی شار بکات ئەقلی شاخە ئەقلی شار ئەمیزەکی بەگەتوانێ ئەقلی شار بکات بۆ پێی کە دکتۆر ئەمریکا لەبەرەوە من بەڕاستی هیوایەکی گەورەم بە عێراق نیە هیوایەکی گەورەشم بە سووریانە بۆ جۆرە ئەمێنێتەوە تاکو گۆڕانکاری گەورە ڕۆیە نازانم گۆڕانکاری گەورە چێ بوو زۆر باشە دکتۆر دەمەوەکو کۆتا پرسیار بزانم بۆ پێی کە ئەمریکا هەمیشە بەرژەوەندی هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەمیشە ویستوتی هەژمونی خۆی زاڵ بکات لە تەواوی جیهانەوە بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێگەیەکی گرنگە بۆ ئەمریکا دەبێ بزانم کە پێشبینیەوە دەکرێت ئەمریکا بیەوێت دۆخێکی لەو شێوازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بگوزارێت جگە لە سووریا دەوڵەتانی دیکەش تێوە بگلێن لەم دۆخەدا یاخود پێتان وایە ئەمریکا هێشتا پێویستی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە لە هەوڵی ئەوەدا دەبێت کە دۆخەکەی هێور بکاتەوە ئەمریکا دەتوانێت جڵەوی دۆخەکە بکات یعنی ئەمە ئەمریکا ئەتوانە ڕۆڵێکی پۆزیتیڤی هەبێ لە وڵاتی ناوەڕاستە بەڵام ئەمریکا زۆرتر بەدا بەشبوون حکومکە بۆ نمونە وڵاتانی سوننا بە شیعە ئەترسێنیە بۆ هیچێکی زۆرتریان پێفرۆشێ یعنی ئەمە گرفتێکی زۆر گەورەیە ئەمریکا بۆ نمونە لە ئەوەی کە ئێوە پێڵێن شۆش من پێڵێن بزوتنەوەیەکی سەردار لە بزوتنەوەی سەرداری کوردانە 1960ەوە تاکو 1970 تا ئاش بە تاڵەوێت
ئەمریکا ڕۆڵێکی زۆر نەگەتیڤی هەبووە لەگەڵ کووردا پشگیری کوردی کردو لە 1972 بۆ ئەوەی کە کورد بێ بە عاملێکی ئەکترێکی نائارامی لە عێراق ڕێکەوتنی کیسنجەر و سەرکردایەتی مستەفا بەرزانی لەسەر ئەوەیە کە خەباتی چەکداری کورد ببێ بە خەباتێکی نائارام بۆ عێراق بەڵام نێڕوخێنێت بە کوردەکەی کورد شەڕێکی خۆکوژی بکات لە بەرژەوەندی ئیسرائیل و ئێران و ئەمریکا یعنی ئەوە ڕۆڵی ئەمریکا هەرگیز نەویستووە ڕۆڵێکی پۆزتیڤ بێ بە تایبەتی لە سەردەمی جەنگی ساردا ئەمڕۆژ ڕۆڵێکی پۆزتیڤی نییە خۆ ئەتوانێت یعنی ئەیتوانی بۆ نمونە لە عێراق ئەیتوانی ڕۆڵێکی پۆزتیڤتری هەبێ لەوەی کە دی بەڵام ئێستا سێرەکەی ترەمپ هەردوێنێ پێرێ بەداخەوە ئەڵێ ئێمە نەمانتوانی نەوتی عێراق داگیر بڕین بۆ خۆمان نازانم بەستی لەوە لە چیایە ئەو بیری ئەچێتەوە کە ئەمریکا عێراقی بەجێنێش ئەمریکا ئەو گروپە چەکدارانە دەریان کرد کە زۆر زۆران ئەمریکیەکان کوشت یعنی ئەوە ئەقلێتی ئەمریکا باشکرا ئاڵێ ئێمە هاوڕێمان نییە ئێمە پارتنەرمان نییە ئێمە بۆ بەڕەوەندی خۆمان چێنجەکەینەوە ئەمریکا لە سووریایە بۆ کورد لەوێ نییە باسی هەر کورد نییە بە پێچەوانەوە هەر باسی ئەوەیە کە چۆن بەرژەوەندی ئیسرائیل پارێزێت یعنی کۆمەڵێک هاوکێشەی نێونەتەوەی ئاڵۆز هەیە کە بەداخۆم ئێمەی کوردیش و ئێمەی هەموو وەکو بەش ئەمانە بەرژەوەندیەکانی کیانی کوردی و پێگەی کورد دەخاتە مەترسیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ساسە ئەگەر وەکو وتم ئەگەر چەم سپەینی خەبەری بێتەوە بڵێ من ئەم سەرێشەی کوردەم ناوێت حەسەدا بەڕاستی چارێکی وتوی نامێنێ بۆ نمونە لە ساڵی 1975 بۆی مێژوو بکەین بە شایەت لە مانگی 1975 شای ئێران بڕیاریدا لەمەوەدا پشتگیری کورد ناکات پشتگیری سەرکردایەتی مستەفا بەرزانی ناکا بۆی شەڕی لە عێراق بکات لە سویسرا کیسنجەری دی و وتی من لەگەڵ سەدامان لەگەڵ حکوومەتی باسەڕێکەوە ئەو بوو لە جەزایر یەکتریان دی و وتیان ئێمە ڕێەکەوین هەر ناوێ ڕێکەوتنە هەموو چەکداری کورد هاڕێی کرد یعنی ئەمە هەمووی هاوکێشەی نێودەوڵەتیە کورد دەتوانێت خۆرکا بە قوربانی ڕەنگە چوو بێت دەخوێنمانەوە ئێستا بەڵام ئەبێت تێ بگەین کە لەو هاوکێشە نێودەوڵەتیانە ئێمە ئەو قۆتەمان نییە بتوانین دوایەوە ئەمریکا ڕۆی چێپی خۆمان بگەین ئەتوانین بچینە شاخ بەڵام باوی شاخیش نەماوە چکە درۆنە ئێستا بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبەر فەتاح پسپۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سپاس بۆ بەرەسانە پانۆرامای هەوڵەکانی ناوچەیەدا و سپاس بۆ ئێوەش کە تاوکو زەمینەری پانۆراما بوون باختەوەر